پیاو بۆچی خیانەت دەکات لە کاتێکدا ژنەکەی زۆر باشە و هیچ کەم و کورتیەکی نییە. ئەم هۆکارە دەرونیانە باز دەکەم. ئەو پیاوە دڵنیایە لە کۆنتڕۆڵکردنی ژنەکەی کە بە قسەی دەکات، ئیهمالی ناکات و لێ قوبوڵەکات. ئەم خیانەتە وەک ئامڕازێ بەکاردێنێ بۆ زیاتر ئیستیغلالکردنی ئەو ژنە. ئەو پیاوە لە ژێر کاریگەری پەروەردەی منداڵیدا ماوەتەوە یاخود ژینگەی ئێستەی ئەو پاڵەپەستۆیی دروست کردووە. بۆ نمونە دەکرێت لە منداڵیدا یان لە ناو خێزانەکەی خۆی ئەم شتەی بینی بێ یان زۆر باسکراوە بۆی کە ئەمە لە یادگەی ئەوە ئەمێنێتەوە وە کاریگەریەکەی ئێستا دەرەکەوێ. یاخود ئەکرێ لە ژینگەی ئێستەیدا کۆمەڵێک هاوڕێ هەبێ یاخود کەسوکار لە دەوروبەری بێ کە خەریکی ئەنجامدانی کارێکی لەم شێوازن. بۆیە لە هەمان کاتدا بیر ئەکاتەوەڵێ ژنەکەم ئەم شتە قوبوڵ ئەکا و فەقیرە، سادەیە، خۆشی ئەوێم. ئەم کارە چێ ئەنجام ئەدا. هەم لەمە چێژی ئەوە وەرئەگرێ کە هەست بە پیاوبوونی خۆی ئەکا کە ئاڵێ من ئەتوانم ئیدارەی دوو ژن بم، باشە لە هەمان کاتیشدا بیرەکاتەوەڵێ ماڵەکەم هەر لە جێگەی خۆم بە سادەیی و بە باشی و بە پارێزراوی مێنێتەوە. و هەمیشە ئەو ئافرەتانەی کە دووچاری ئەم جۆرە حاڵەتە بنەوە ئەو جۆرە ئافرەتانن کە سیاسەتی ئافرەتانە نازانن و شەرمنن، بێدەنگن، سادەن، زۆربەی کات بێدەنگی هەڵەبژێرن. لێرە بەدواوە بۆ ئەوەی تۆ باشترین ببینیت فۆڵۆی پەیجەکەی من بکە.